دەزگای خێرخوازی بارزانی وەکو سەرپرشیاری هەموو کەمپەکانی ئاوارە و پەنابەران لە سنووری پارێزگای هەولێر و کەمپی بەردەڕەش چ ڕێوشێنێکی گرتووەتە بەر بۆ خۆپارێزی و دوورکەوتنەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە پەنابەر و ئاوارەکانی ناو کەمپەکان. بۆ قسە و گفتوگۆی زیاتر و زانیاری زیاتر لەمبارەیەوە میوانداریم کردووە لە زۆر بەڕێز ڕەوشت محەممەدەمین بەڕێوەبەری باڵای کەمپی پەنابەرانی هەولێر. کاگڕەوش سڵاو و بەیانی باش و زۆر سپاس کە میوانداریە مەت قبول فەرموو. بەیانی خۆت باش کاکەفشین، بەیانی بیسەرانش باش. سپاس بە میوانداریتان. هەر بژی زۆر سپاسە دەکەم. سەرەتا وەکو یەکەم پرسیار حەزەکەم بە کورتی باسی کار و چالاکیەکانی دەزگای خێرخوازی بارزانی بۆ خزمەتگەیاندن بە ئاوارە و پەنابەرانی دانیشتووی ناو کەمپەکان بکەیت. زۆر سپاس. دەمەوێت لە وتەیەکی بارزانی نەمر دەست پێ بکەم کە تەفەرموێ شانازیە بۆ مرۆڤ کە خزمەتکاری میلەتی خۆی بێ. هەر مرۆڤێک لە هەر شوێنێکی ئەم زەمینە پێویستی بە هاوکاری بێ. ئێمە بە براو خوشکی خۆمانی ئەزانین و بەوپەڕی متمانە و باوەڕ بەخۆبوونەوە لە خزمەتدان. بە شێوەیەکی گشتی کار و چالێکیەکانی دەستگای خێرخوازی بارزانی لەناو سنووری کەمپەکانی پەنابەران و کەمپەکانی ئاوارەکان خۆی لە چەند سێکتەری دەبینێتەوە. سێکتەرەکان بێتین لە سێکتەری کارژێڕی بەڕێوەبردن، هەروەها سێکتەری خۆراک و دابەشکردن، سێکتەری تەندروستی، سێکتەری دابشکردنی موادی پاک و خاوێنی، سێکتەری خۆشگوزانی و هەروەها دابینکردنی هەڵی کار لە ناوە و دەرەوەی کەمپەکان بۆ ئاوارە و پەنابەرەکان. بە شێوەیەکی گشتی ئەوە کار و چالێکیەکان دەستگای خێرخوازی بارزانی بوون و هەروەها لە ماوەی داهاتوو هەوڵ دەین لە کارکردنداین بۆ ڕەخساندنی هەڵی کاری زیاتر و دابینکردنی پرۆژەی زیاتر بۆ ئاوارە و پەنابەرەکان. بەڵێ جێی دەستخۆشیە و بە هیوای بەردەوامیتان. وەکو دەزگای خێرخوازی بارزانی ئێوە چ ڕێوشێنێکتان گرتووەتە بەر بۆ خۆپارێزی لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە ناو کەمپەکان؟ کاکەفشین سەراحەتەن هەر لەگەڵ بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە لە سەرەتادا ئێمە بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی تەندروستی و حکوومەتی هەرێمی کوردستان چەند بڵاوکراوی و کوڕێنماییەکانمان پێشکەش بە پەنابەران و ئاوارەکانی ناو کەمپەکان کردووە سەبارەت بە خۆپارێزی و سەبارەت ناسینەوەی ڤایرۆسەکە و لە هەماهەنگی بەردەوام دێن لەگەڵ حکوومەت و ڕێکخراوەکانی ناوکەم. کار و چالێکیەکانی دەستگای خێرخوازی بارزانی هەروەک باسم کرد بەشێکیان لە سێکتەری تەندروستی بوو. گشت تیمە تەندروستەکانمان لە کەمپەکان لە حاڵەتی ئامادە باشدان لە بۆ هەر حاڵەتێکی لە ناکەویان خوانەخواستە هەر حاڵەتێک بێتە پێشەوە لەو پەڕی ئامادەکاری دەین. بەڵێ لەگەڵ وەزارەتی تەندروستی و لایەنە پەیوەندیدارەکانی دیکە هەماهەنگیتان چۆنە بۆ خۆپاراستن لەم ڤایرۆسە؟ هەروەک ئاماژەم پێدا کاکەفشین ئێمە لە هەماهەنگی بەردەوام دەین لەگەڵ وەزارەتی تەندروستی و یەکە حکومیەکان سنووری پارێزگای کەمپەکان و هەروەها لە ئاستی باڵای لەگەڵ حکوومەتش هەماهەنگی پەیوەندی بەردەواممان هەیە لە بۆ هەر حاڵەتێکی نەخوازدا و کە خوانەخواستەکە بێتە پێشەوە و بەو هەموو ئامادەکاریەک و ڕێوشێنی تەواو بە لەگەڵ حکوومەت بە گشت ڕێنمایی و بڵاوکراوەکانی حکوومەت کرد بڵاوکراونەوە برارەکان کە دەرکراون. ئێمە بەشێکی لەو حکوومەتە گشتی جێبەجێکرا و هەر ڕێنمایی و هەر بڵاوکراوێکش کە بەدەستمان بگات لەلایەن حکوومەتەوە ئەکید جێبەجێک لە سەدانشتوانی کەمپەکانیش. ڕێنماییەکانتان بۆ دانیشتوانی ناو کەمپەکان چی بوون و چۆن هەوڵتان داوە بۆ هۆشیارکردنەوەیان؟ کاکەفشین زیاتر ڕێنماییەکانمان بریتی بوون لەو ڕێنمانی کە لایەن وەزارەتی تەندروستیەوە دەرکراون کە بریتی بوون لە شێواز و چەندجارەی دەستشوشتن و خۆپاراستن لە چالاکی بە کۆمەڵ و هەروەها بەستنی دەما ماسک لە کاتی هەبوونی کۆخە و پژمین و هەروەها بە شێوەیەکی گشتی بەکاربێن. هەمان ئەو ڕێنمانێکە لەلایەن وەزارەتی تەندروستیەوە بەدەستمان گەیشت بوون و بڵاوکرانەوە بە پەنابەرەکان گوتراوە. جگە لەمە زیاتر پەنابەرەکانمان هانداوە ئاگادارمان کردنەوە کەوا خۆیان لە چالاکی بە کۆمەڵ بە دوور بگرن و هەروەها ئەگەر لەو زۆر پێویست نەبێ چوونە دەرەوە بۆ دەرەوەی کەمپەکان ئەنجامی نەدەن وەڕێگری لە هیچ پەنابەرێک ناکەی بۆی کە بچێتە دەرەوەی کەم بۆ کاری پێویست. بە پێی بەرگریشی حکوومەت بە هەموو شێوەیەک چوونە دەرمان لە دەرەوە بۆ دەرەوەی سنووری هەرێمی کوردستان ڕاگرتووە بۆ ماوەیەکی کاتی تا و کاتێک قرارێکمان بەدەستەدا بۆەوەی بێگومان پرسیارێکم هەر لەسەر و بابەتەی هەیە چونکە وەکو دیارە کەمپەکان شوێنێکی سنووردار و داخراون یعنی ئەگەر کەسێک تووشی ئەو نەخۆشیە ببێت خەڵکانێکی زۆری دیکەش توش دەکات و بە خێرایی بۆ ڕێژەیەکی زۆر لەو خەڵکە دەگوازرێتەوە. اینجا ئێوە هەتا چەند ئەو ئاوارە و پەنابەرانەی ناو کەمپەکانتان ئاگادار کردوتەوە کە لە کەمپەکان دەرنەکەون و بەرەو ناو شار و بازار و
شوێنە خەرباڵغەکان نەچن. بەشێک لەو ڕێنمایانەیە کە بە هاوڵاتانمان دانیشتوانی ناو کەمپەکانمان گوتووە ئەوەیەکەوە بە هەموو شەوێ خۆیان بە دوور بگرن لە شوێنی قەرباڵغ و چونەدە تەنها بۆ کاری پێویست نەبی وەک ئاماژەشم پێداتیمەکان دەستگای خێرخوازی بارزانانی بەشی تەندروستی هەمویان لە حاڵ و یەکە حکومیەکانی تەندروستی ناو کەمپەکان هەمویان لە حاڵەتی ئامادە باشدان لە ئەگەری هەبوونی هەر حاڵەتێک ئەوە بە زووی هەماهەنگیمان لەگەڵ یەکە حکومیەکان کردووە ئەیانگوازینەوە بۆ شوێنی دیاریکراو خۆشبەختانە تا ئێستا هیچ حاڵەتێکی وانە بووە یعنی هەتا ئێستا هیچ حاڵەتێکی گومان لێکراو لە ناو دانیشتوانی کەمپەکان تۆمار نەکراوە خۆشبەختانە تا ئێستا بەپێ ئەوەی کە تا ئەمڕۆ بەدەستمان گەیشت هیچ حالاتێکی گومان لێکراویش نەبووە و هیوادارین هیواخوازین نەژبێ و هەموو ملایەک سەلامەت بن لە ئەگەری هەبوونی هەر حالاتێک ئەوە گشتی مەکان لە ئامادە باشدان بە زووترین کان ڕێکاری پێویستە بێتە بەر و دایانگوازنەوە بۆ شوێن جارکرا و بە هەمانگی لەگەڵ حکوومەت بۆ ئەمە بەسەر دەستخۆشی لە حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی تەندروستیەکەین کەوا بە هەموو شێوەیەک هاوکار و پاپشتمانن بۆی بە باشترین شێوە کارەکان ڕای بکەین. بەڵێ جێی دەستخۆشیە و بە هیوای بەردەوامی بۆ ئێوە و بۆ لایەنە پەیوەندیدارەکانی حکوومەتیش وەکو دواپرسیار ئێوە چۆن هەوڵ دەدەن بۆ هاندان و بەرزکردنەوەی ورەی ئاوارە و پەنابەران لە بەرامبەر کۆڕۆنادا؟ کاکەشن خۆی لە خۆیدا گشت ئامادەکاریەکان و گشت بڵاوکراوەکان و ڕێنمایەکان و هەبوون و تەواجدی ئێمە لە کەمپەکان خۆی هەروەها تەواجدی یەکە حکومیەکان لە کەمپەکان خۆی گەورەترین پاڵپشتی دەرونیە بۆ ئاوارە و پەنابەرەکان خۆشبەختانە دوێنێکە جەولێک ناو کەمپەکانمان لێداتەمە لەگەڵ هەندێک خەڵک قسەمان کرد بەجیا دیار بوو کە زۆر وریان بەرگوتە مادام ئێوە لەگەڵمانە حکومەت لەگەڵمانە ئینشاءالله هەروە ئەو ئامادەکانی کە پێشوەختە کراوە ئینشاءالله دووربین لە هەموو بەڕێک ئەوە زۆر جێگەی دڵخۆشی بوو بۆ ئێمە کە ورەی ئاوارە و پەنابەرەکان بەو شێوەمان دیتکەوە لەو کاتەی کە هەبوونی حکومەت و دەستگای خێرخوازان پێ گرنگ بوو وەکو پاڵپشتێکی دەرونی خۆیان. بەڵێ زۆر بەڕێز ڕەوشت حەمەدەمین بەڕێوەبەری باڵای کەمپی پەنابەرانی هەولێر لە دەستگای خێرخوازی بارزانی زۆر سوپاس کە بەڕێگەی تەلەفۆن بوویە میوانی پرۆگرامی سپێدەی بەختەوەری لە رادیۆ سەلام. زۆر سپاس بە مایەنداری ئێوەش سپاس دەستان خۆش بە هیوای سەلامەت بۆ گشتایەک و هیوادارم گشت پەنابەران و ئاوارەکان بە سەلامەتی لەم باردۆخە ڕزگاریان بێت و هیواداریم بە زووترین کار بگەڕنەوە سەر ماڵ و شوێنی خۆیان.